هەر کات کە گۆڕانکاری بەسەر بەهای دیناردایەت نرخەکەی دابەزێ بەرامبەر بە دۆلار و دۆلار بەرزە بێتەوە، ئیدی شڵەژاوی لە بازار تەنها لە گۆڕینی دراودانیە، تەواو ڕاستەوخۆ کاریگەریە بێت لەسەر کاڵاکان، لەسەر خۆراک، لەسەر هەموو پێداویستیەکانی ڕۆژانە. هاوڵاتیانیش لە ئێستەوە ترسیان لێ نیشتووە لەوەی کە چەند مانگی داهاتووە گەردۆخەکە بەم جۆرە بێت ئەوە بژێویان زۆر قورسترە بێت. بەڵام بێگومان لانی پەیوەندیدار هەمیشە بۆ ڕاستکردنەوەی دۆخەکە و بۆ چاودێری کار دەکەن. ئێمە ڕاستەوخۆ بەڕێز نەبەز عەبدولحەمید وەردەگرین کە قایمقامی هەولێرە. سڵاو لەبێت بەڕێز نەبەز، پێم بڵێ ئێوە چاودێریەکانتان چییە؟ بەتایبەت ئێستا هاوڵاتیان هەمویان ترسیان لێ نیشتووە کە ئەو ناجێگیری بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی کەلوپەلەکانی ڕۆژانن. ئێوە چۆن چاودێریانەکەن، چ دڵنیاییەکەن بە هاوڵاتیان؟ بڵێ تەمان خۆتان دەزانن کەوا ئێمە لیژنەیەکمان هەیە، لیژنێکی هاوبەشە، لیژنەیەکی باڵایە لە قایمقامیەت کە چاودێری ڕەوشی بازار دەکە ڕۆژانە لە هەموو ڕۆژێک لە ڕۆژانی ئاسایشدا. جگە لەو لیژنەی کە نوێنەری هەموو لایەنە پەیوەنددارەکان ئەندامن لەو لیژنەیە، چەندین لیژنەی تری لاوەچیشمان هەیە لە هەولێر کە سەر بە چاودێری بازرگانینە، سەر بە تەندروستینە، سەر بە وەزارەتەکانی تری پەیوەنددارن کەوا هەر لیژنە و بەپێی ئەو با بڵێن نەخشە جوغرافیی کە لۆی دانراوە کاری خۆی ئەنجام دەدە ڕۆژانە لە هەولێر. ئێمە لە کاتی ئەو بارودۆخانەی کە دێتە پێشەوە کە خەڵک تووشی دڵە ڕاوچێ دەبی، ئەکید لیژنەکانیش کاری خۆیان چڕتر دەکەنەوە، کارەکانیان زیاتر دەکەنەوە، بە دوواداچوون و چاودێریەکان زیاتر دەبی. بە تایبەت لە بابەتی خۆراک کە پێویستی ڕۆژانەی هەموو خێزانێکە کە هەموو خێزانێکیش پێویستی ڕوو لە بازارەکان دەکات، چ خەڵکی مامناوەند، خەڵکی هەژار، خەڵکی دەوڵەمەند، هەمووی بەبێ جیاوازی بابەتی خۆراک پەیوەندی ڕاستەوخۆی بەوانوە هەیە. ئێمە لە کۆمپانیایەکان زۆر جار سەردانیان کە دەکەین تاکید لە سەروەی دەکەنەوە کە ئەوانیش هیچ ئەرکەچیان کەمتر نییە لە ئەرکی لیژنەکانی حکوومەت دەبی چاودێری بریکارەکانیان بکەن، چاودێری بازارەکانیان بکەن، ئاگدار بن ئەو خۆراکەی کە دەیهێنن دەیدەنە چێت، چۆن دەفرۆشێت، چۆن ساغ دەکرێتەوە، بە چ شێوەیەک. ئەو کۆمپانیانە متابعیان لەسەر بەڕاستی زۆر جار داوای پسوولەکانیان لێ دەکرێتن لەلایەن لیژنەکانەوە، تۆمارەکانیان بە دوواداچوونی لۆ دەکرێت، ئایا بە چ نرخێک کراوە، بە چ نرخێک دەفرۆشرێتن، ئایا کۆمپانیا لەگەڵ کۆمپانیا جیاوازی هەیە، ئەوە هەمووی متابع دەکرێت و ڕەچاوی ئەوە کراوە. ئەو بریکارانەی کە لە ناو شارەکان دەینن، بە تایبەت ئەوانەی کە لە ناو شاری هەولێرن لەسەر پردی سەیداوە لە ناو بازاڕی شێخەڵا کە دوو جێگای سەرەچە لۆ دابەشکردنی خۆراک و چوونی لۆ گەڕەکەکان لەوێژ متابع دەکرێت. بەڵام لەو شوێنانەی ئەوەی هەیە چێبڕچێک لە ناو کۆمپانیەکان هەیە، لە نێوان کۆمپانیەکان لە نێوان بریکارەکان هەیە، کەس ناتوانانی لەسەر کەسی تر گران بکە لەبەرەوەی دەچی شتێک ئەگەر هاوڵاتی پێی گران بیتن، بەڵام دراوسەیەکەی جۆرەی باشتر و بە نرخەکی هەرزانتریش احتیمالە هەیە. باشە بەڕێز نەبەس کەواتە ئەو ڕکابەرایەتیە تا چەند هاوکار بووە بۆ ئێوە ئەو ڕکابەرایەتی نێوان کڕیارەکان کە ئەگەر لایەنێکیان بە گرانتر بیفرۆشێت لایەنێکیان هەرزانتریەکە، ئەمە هاوکاریە کاراسانیە بۆ ئێوە یاخود ئێوە بەردەوام چاودێریەکەن وە سزاتان چییە بۆ زیاد لە نرخەکە نرخێکی زیاتری بۆ دانن؟ بەڵێ ئەکیدەوە لە بەرژەوەندی هاوڵاتیدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێت لیژنەکان یعنی واز بین و متابعی ئەو شوێنانە نەکەن یاخود ئەو کۆمپانیانە نەکەن. وەکو لە سەرەتاوە باسم کرد متابعەکی بەردەوام دەکرێتن، بەڵام ئەوەی ڕوودەدا با بڵێن قۆرخکاری یاخود ئیستیغلال زیاتر لەو مارکێتانە لەو شوێنانە ڕوودەدەکە مارکێتێک بە تەنها ئەو لەوەیە یاخود لە شارەکانی نیشتەجێ بوون کەوا کەسی تری لێنێ هاوڵاتی ناچارەکەوا بچی کاڵاوشتومەکەەکانی خۆی لەو شوێنە دابین بکاتن، زیاتر لەو شوێنانە ئیستیغلالەکە ڕوودەدا، نرخی کاڵایەکان گرانتر دەکەنەوە لە گەڕەکە لابەلایەکان لە گەڕەکانی تر. جینا لە ناو بازارەکان کۆنتترۆلکردنەکە زۆر زۆر ئاسانترە بەهۆی ئەوەی کەوا چێبڕچەیەک یاخود ئەو منافەسەی لە نێوان کۆمپانیا و خەڵکەکە هەیە، هەروها باشتریش دەتوانی کۆنتترۆل بکەی و سەردانی بکەی. ئەوەی تر دەمینێتەوە بەپێی توانای ئەو لیژنانە بە چ کاتێک دەگەنە ئەو شوێنانە، متابعەکانیان چۆن دەبیتن. لێ وەکو باسم کرد
دەرچوونەکان چڕتر کرایتەوە زیاتر کرایتەوە ژمارەی ئەندامانی لیژنەکان زیاتر دەکرێتەوە ئەو بارودۆخی ئێستا ئێمە هاتە پێشمان خۆتان ئاگادارن خەڵک بەشێکی تووشی دڵە ڕاوچێ بۆ نەک تەنها لۆ دابینکردنی خۆراک خەڵکەوە پارەی وشکەی لە ماڵەوە هەیە نازانی پارەکە ئینجاگە دۆلار بی یاخود دینار بچی لێ بکە بەشێکی کە دینارە دەچی دەیکاتە دۆلار بەشێکی تر دۆلارە دەیکاتە دینار خۆتانە شو ئاگادار بوون کەوا ئەو هەواڵە بڵاو بەوە و بەڕێژەیەک نرخی دۆلار بەرامبەر بە دینار دابەزی نووسنگەکانی ئالوگۆڕی دراوچ قەرەباڵغێک لە بەردەمیان هەبوو چ جم و جۆڵەکی خەڵک لەو شوێنانە هەبوو لێ ئەو شوێنانەش بەڕاستی متابعە دەکرێن لەلایەن ئاسایشەوە لەلایەن لایەنە پەیوەنددارەکان هەموو جم و جۆڵەکانیان هەر جم و جۆڵەکی نایاسایی هەبی ئەکی جێگای گومانە ئیجرعات دەکرێت بە دوواداچوون باشە بەڕێز نەبەست باسی ئیجرعاتەکە زۆرێک لەو کۆمپانیانە یاخود بازرگانان وەکڕیاران بەگشتی قسەی خۆیان هەیەڵەن ئێمەش ئەو شمەکانی ئەیهێنین بە دۆلارە و ناچارین لەبەرەوەی نرخەکەی زیاد بووە بۆیە ئەوانیش قسەی خۆیان هەیە بەڵام ئێوە تا ئێستا هیچ سزایەکتان سەپاندووە بەسەر کۆمپانیا بەسەر بازرگانێک ئایا پەمانەڵەی ڕێژە یاخود ژمارەیە و کەسانە چەنە کە ئێوە سزاتان یاوەنیە ئەو ئیجراعاتانەی کە ئێوە لەگەڵتان ناکردوون چین؟ یەک شتەیە دەمەوێت ڕوونی کەینەوە لە هاوڵاتیان کەوا چۆن بەرژەوەندی هاوڵاتیان لەلای ئێمە گرینگە بەرژەوەندی کۆمپانیەکانیش گرینگە لەلای ئێمە بەرژەوەندی خاوەنی مارکێتەکانیش لەلای ئێمە گرینگە دەبی ئەوانیش بپارێزین بەڕاستی ڕاستە ئەو قسەیە هەیە خەڵک دەڵێت بۆ نمونە ئەو مارکێتە پێشی مانگەگە شایەکەی هینایە کاڵایەکەی کڕیوە لۆ ئێستا شێوازی مامەلەکردنی بازار یاخود ئەو بریکارانە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ دەرەوە کۆمپانیا گەورەکانی کە لە دەرەوە خۆراک ئاوردە دەکەن شێوازەکە ئەوەیە کە ساغ دەکرێتەوە کاڵاوشتومەکەکە ئینجا پارەکە دەدەن کە پارەکە دەدەن هەمووی بە دۆلارە لەبەرەوەی دەچیتە دەرەوە کە بە دۆلار لەسەری حساب دەکەن بە نرخی ئەو ڕۆژە لێ ئەو ڕوونکردنەوە لە هاوڵاتیان گرنگە بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەت لە ڕێگای دەستەی وەبەرهێنان هەرچەندەوە بابەتی ئێمەنی ئێستا بەڵام خەریکە چەند کارگەیەکی بەرهەمهێنانی خۆراک لە هەولێر یاخود لە کوردستان بەگشتی دادەندرێ بەشێکیان کارەکانیان تەواو بووە کەوا بەو شێوەیەش ئەو پارە نەچیتە دەرەوە هەروەها لێرە سوودی لێبین و ئەکیل لەسەر هاوڵاتی شەرزان دەوەستێتەوە لێ ئەو عملیە هەیە ئەوی ترکە ئیجرات کراوە لەگەڵ بەشێک کراوە ئەوەی هەیە کەوا بە شێوەیەکی با بڵێن نائاسایی نرخەکەی بەرز کردیتەوە نرخەکەی استیغلالی تێدا بووە کە بەرز کردەوە یاخود شتێکی تر هەیە لەو ڕۆژانە ئێمە چەند حاڵەت هەکاتە بەردەممان کەوا لە سەرڕەفەکان نرخەکە بە شێوەیەکە کە لەسەر کاشێرەکە پارەکەیدا پارەکە جیاوازی هەبووە جا کە لێکۆڵینەوە دەکەین و ئیجرعاتیان لەگەڵ دەکەین بەشێک لەوانە بیانوکەی بەوە دەینەوەکەوە لەبەر ئەوەی نرخەکە زۆر بە سەریعی بەرز بوویتەوە یاخود گۆڕانکاری بەسەرداتە پێڕانەگەیشتێکەوە نرخی کاشێر و نرخی سەرڕەفەکان وەکو یەکلێکە بەڵام ئەوە خاڵێکی زۆر گرنگە هاوڵاتیش پێویستە ئاگدار بی و ئاگدارمان بکاتەوە بۆ خاوەن مارکێتەکانیش خاوەنی شوێنەکانیش دەبی ئەو کێشەیە چارەسەر بکەن بەڕاستی لیژنەکان تاکید لەسەوەی دەکەنەوە یەک لە سەرپێچەکانی کە لەسەر ئەو خەڵکە یاخود خاوەنی ئەو مارکێتانە تۆمار دەکرێتن ئەو خاڵەیە نابی نرخەکان جیاوازی هەبی ئەوی تر شوێن هەبووە داخراوە ئەمە شوێن هەبووە غەرامە کراوە تاکو ڕۆژی پێنجشەمەش کە پێرێ بوو دوا ڕۆژی دەوام بوو لە هەفتەی ڕابردوو سوێ شوێن ئیجرعاتیان لەگەڵ کرا بە 2 ملیۆن دینار غەرامە کرانکەوە ئەو جۆرە سەرپێچیانیان هەبوو ئەمە چەند شوێنێکیشمان لەسەری ساڵەوە تاکو ئێستا داخستووە زیاتر لە 5 شوێنە کەوا مارکێت بووە کە شوێنی دروستکردنی شیرنەمەنی بووە کەوا نرخەکانیان استیغلالی تێدا بۆ بە بۆچوونی ئەندامانی لیژنەکان کە بە دوواداچوونەکانیان کرد. بەڕێز نەبەست عەبدولحەمید قایمقامی هەولێر سوپاس کە لەگەڵمان بووی.